سڵاتانی بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتان پێشکەش دەکەم لە مانگی ڕابردوو کۆنگرەی ئاشتی جیهانی لە قاهیرە بەڕێوەچوو بە کەتەیدا 500 ئەندام لە 22 وڵاتی جیاوازەوە تێیدا بەشدار بوون. خۆش بەختانە بۆ یەکەم جار کوردێک توانی نازناوی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست بێنێ. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە بەدەستهێنانی ئەم نازناوە بۆ گرنگە چی ڕۆڵێکی دەبێت لە نیشاندان و ڕوویای کورد بۆ گەلانی ناوچەکە و جیهان. بە تایبەتی ئێمە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک لە خەڵکانی دیکە ئەم نازناوەیان بەدەستهێناوە، بەڵام بە پێی گرنگی و ڕۆڵ و مەهامی ئەم نازناوە ئیشی پێ نەکراوە. هۆکارەکە خودی شخصی و توانای کەسی بووە یا خود میکانیزم و دەرفەتەکە هەر ئەوەندە بووە. بە تایبەتی دەمەوێت لەسەر ئەم بەدەستهێنانی ئەم نازناوە کە ڕۆڵی چی دەبێت لە داهاتوودا، چۆن وا دەکرێت کە جیاواز بێت لە هەموو ئەو نازناوانەی کە لە پێشتر لەم بارەدا بەدەست هاتوون. هەموو ئەمانە دەکەمە تەور و لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک حاکم عادل مەلا ساڵح باڵوێزی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاک حاکم سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێربیت. سپاس بۆ بەدواداچوونی ئێوەش. کاک حاکم بیرۆکەی دەستنیشانکردنی ئێوە و باڵوێزی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەکوێوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ دووبارە سپاس بۆ بەدواداچوونەکانی بەڕێستان و بەرنامە و ستافی بەرنامەی ڕۆماڵی هەفتە. سڵاو لە بینەرانی کەناڵی سلێمانی. نازناوی ئاشتی نازناوێکی نێودەوڵەتیە، بە تایبەتیش ئەگەر لەلایەن ناوەندی ئاشتی جیهانی کە ئێستا مەقەڕ و بارەگای سەرەکی ئەم ناوەندە لە شاری قاهیرەی پایتەختی میسرە. لە مانگی ڕابردووە کۆبەڕێستان ئاماژەتان پێیا کۆنگرەی ئاشتی جیهانی لە شاری قاهیرە بە ئامادەبوونی نزیکەی 500 ئەندامی کۆنگرێک ئەنجام درا. ئەم کۆنگرەیە ساڵانە لە شاری قاهیرە ئەنجام ئەدرێ. لەو کۆنگرەیەدا کە ژمارەیەکی زۆر لە وڵاتانی عەرەبی نزیکەی 20 وڵاتی عەرەبی و ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپیش بەشدار بوون. تیایدا کۆمەڵێک سێکتەر و بواری گرنگی پەیوەندیدار بە ئاشتی و ئاشتەوایی هەم هەرێمایەتی هەم نێودەوڵەتی ئاماژەی پێکرا و نیقاش و گفتوگۆ و گەنگەشە و محادەساتی زۆری لەسەر کرا و ئەنجام درا و چەندین توێژینەوە لە بواری ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشکەش کرا. خۆشبەختانە بەندە وەکو تاکە کوردی هەر چوار پارچەی کوردستان و تاکە کورد لە کۆماری عێراق و هەرێمی کوردستانەوە بانگهێشتنامەی فەرمیمان بۆ هاتبوو. وەکو جەنابەت لە پرسیارەکە تا ئاماژەتان پێکرد، ڕاستی بەشێکی زۆری بانگهێشتەکە لەسەر بنەمای توانە کەسیەکان بوو و بەشێکیشی پەیوەندی بە ئیتیجاها سیاسیەکەمەوە هەبوو کە من بە شانازیەوە لە ڕیزەکانی پارتی سۆسیال دموکراتی کوردستانەوە وەکو لایەنە سیاسی و ئیتیجاها سیاسیەکە کارەکەم و ئەوانش سەپۆرتیان کردوون بۆم بابەتە. سپاسیانەکەم بە تایبەتی جەنابی سەرۆکی پارتی سۆسیال دموکراتی کوردستان. لەو ڕوانگەوە توانە کەسیەکانیش کە ئاماژەم پێیا بریتین لە ئەوەی کە لە بواری کاری مرۆیی و کاری خێرخوازی لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا کارمان لەم بوارە کاری بێشومارمان کردبوو، چەندین پرۆژەمان ئەنجام داوە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە نێوخۆییەکان، هەروەها لە ڕێگەی بەشێک لە فەرماگە حکوومیەکانەوە. هەر بە گشتیش ئەوانەی کە ئەم نازناوە وەردەگرن کۆمەڵێ مەرجی هەیە. جا وەڵامە بەسمە کاک عادل لەسەر مەرجەکان ئەو پێوەرانە چییە کە دەبێت لە کەسێکدا هەبێت بۆ وەرگرتنی ئەم نازناوە؟ لە نێو 500 ئەندام لە 22 وڵاتی جیاوازی ئەوروپی عەرەبی کارێکی ئاسانە وەرگرتنی ئەم نازناوەیە؟ لە ڕاستیدا کارێکی ئاسان نەبوو، بەڵام ئەو سیڤی ئێمە تەقدیممان کردبوو بە حکمی دەوڵەمەندی سیڤیەکە و توانە کەسیەکان و پرۆژە جێبەجێکراوەکان لە بواری ئاشتی و کاری مرۆیی و لە هەمان کاتدا وەکو باست کرد مەرجەکان زۆر گرنگ بوو کە من لێرە ئاماژەیان پێبم. مەرجی یەکەمیان ئەوەیە کە ئەو کەسە نابێت محکوم بێ بە هیچ جونحە و جینایەتێک. باشە. دووهەم دەبێت وەکو عەرەب ئەڵێ ذاتە حوسن و سیرەتین وەسلووک، دەبێت هەڵگری ڕەوشتی بەرز و باڵا بێت. هەروەها دەبێت خاوەنی 5 ساڵ خزمەت و کاری خۆبەخشی بێت لە بواری کاری ئاشتەوایی و پرۆژەی خزمەتگوزاری خێرخوازی خۆبەخشانە. ئێمە خۆشبەختانە ئەو سێ مەرجە سەرەکیەمان تێدا بوو. لەگەڵ ئەوەشە ئێمە کۆمەڵی پرۆژەی خێرخوازیمان لە ڕێگەی ڕێکخراوی خزمەتی جەماوەرەوە کە ڕێکخراوێکی ناحکومیە وە مۆڵەت پێدراوە لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە لە ساڵی 2017ەوە. سوپاسی ستافی ڕێکخراوی خزمەت دەکەم کە بەندیان وەکو سەرۆکی ڕێکخراوەکە هەڵبژاردوێتەوە
وەکو سەرۆکی ڕێکخراوە لەگەڵ ستاف و تیمی ڕێکخراوی خزمەتی جەماوەر دایان پرۆژەی خێرخوازیمان لە سنووری پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ناو پارێزگای سلێمانی ئەنجام داوە. ئەمە بە شاهیدی بەشێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان و بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان. ئەمە بۆ دووەم جارە پێم وابێ بەڕێزت ئەم نازناوە بەدەست دەهێنیت. لە ساڵی 2017 بۆ یەکەم جار دەبیت بە باڵوێزی ئاشتی. ئەمەی ئەم جارە لەگەڵ ئەوەی ڕابردوو چی جیاوازێکی هەیە؟ لە ڕاستیدا بۆ من جێگەی شانازیەکە وەکو کوردێک لە ناو ئەو هەموو عەرەبە و هەموو بێگانە و بیانیانە ئەو نازناوم پێبەخشرا. من خۆم بە شخصی وای دەبینم کە ئەمە ئینتاج یاخود ئینجازێکی شخصی و کەسی نییە، بەڵکو من بە شانازی دەبینم بۆ میلەتەکەم و هەر لەسەر هەمان تەور و سێکتەریش کارم کردووە کە ئەمە نەکەم بە مڵکی شخصی یا خۆم یا ڕێکخراوەکەم یاخود حیزبەکەشم، بەڵکو دەبێت بە گیانی نیشتیمانی و نەتەوەییەوە تەماشای ئەو ئەرکە بکرێت، چونکە ئەمە لە یەک کاتا کە نازناوێکی معنەویە لە هەمان کاتدا ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیش دەخاتە سەرشانی کەسی نازنا وەرگر یاخود بەندەوەکو باڵێۆزی ئاشتی. بە تەنها حاکم عادل مەلا ساڵح دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ یاخود بۆ ئەمە پێویستی بە لە ڕاستیدا پاڵپشتی و سەپۆرتی حزبی و تەنانەت حکومیشەیە؟ لە ڕاستیدا نەخێر، لەبەرەوەی ئەم ئەرکێکی هەم ئەخلاقیە هەم نیشتیمانیە، بە تایبەتی بۆ منێکەوە وەکو تاکە کورد ئەم ئەرکە نیشتیمانی و ئەخلاقیم لە ئەستۆ خراوە، ئەم نازدەوام پێدراوە. ئەمەوێت لە ڕوانگەی هەستە نیشتیمانی و نەتەوەیەکەوە وا بەکاری بێنم نەبێتە مڵکی خۆم یا ڕێکخراوەکەم یا حیزبەکەم، بەڵکو بۆ ئەوەش پێویستم بە سەپۆرت هەیە. سەپۆرتەکە لە ئێستادا ڕاستی دوای ئەوەی کە لەلایەن بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی گەرمم لێکرا و لەوێ دیدارێکیان بۆ ڕێکخستم، سوپاسیانەکەم بە تایبەتی بەڕێز کاک عومەر هەورامی لە دوای پێدانی راپۆرتێکی زارەکی لەسەر گەشتەکەمان و سەردانەکەمان و نازناوەکەمان و سەرجەم بەڵگەنامە پێویستەکان خستمانە بەردەستی بەڕێزیان و بڕیارە لە ئایندێکی نزیکە بەڕێزیان ئەو مۆعیدە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم ڕێک بخات. لێرەوە سوپاسی دەکەم و لایەنی تری پەیوەندی داریش هەر لەسەر خەتن بۆ ئەوی کە با بڵێن گرنگی زیاتر بەم پرسە بدەن. من لێرە سوپاسیشانەکەم. کەواتە ئەو سێکتەر و بنەمایانە چی دەبێت کە دەبێت باڵوێزی ئاشتی لە دوای دەست بەکاربوونی لەم نازناوە لەم ناونیشانە دەبێت ئیشی لەسەرکات؟ بەڵێ بابەتی ئاشتی بابەتێکی فراوانە لە نێو خێزانێکەوە بیگرە کە پێویستی بە ئاشتی و ئاشتەوایی ناو خێزانەکە هەیە، چونکە وەکو کوردەواری ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەگەر ئەمە تۆزێک سوورەکەم و کە بەرتر بکەین گەورەتر بکەین بۆ ڕێکخراو پێویستمان بە ئاشتیە، بۆ حیزب پێویستمان بە ئاشتیە، بۆ شارێک پێویستمان بە ئاشتیە، ئەگەر ئەمە گەورەتر بکەین بۆ وڵاتەکەشمان پێویستمان بە ئاشتیە. بۆیە ئاشتی بوارێکە کە ئینسان لەگەڵ ذاتی خۆشیە پێویستی بە ئاشتیە لەگەڵ خودی خۆی، چونکە ئەگەر ئێمە سیراعمان لەگەڵ ناخی خۆمان هەبێ ناتوانین پێشکەوین. ئەگەر عائیلەیەک ئاشتی تێدا بەرجەستە نەبێ ناتوانێت عائیلەیەکی سەقامگیر و یان بەواتایەکی تر ناتوانین بڵێن شادی و کامەرانی و بەختەوەری و ئاسوودەی و ئارامش میوانی ئەو ماڵەیە. کاک حاکم لە دۆخێکی ئاوا ئاڵۆز و پڕ کێشمەکێشمی ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕەنگە هاوڵاتێک ئێستا پرسیاری ئەوە بکات بە تەنها باڵوێزی ئاشتی چی پێ دەکرێت؟ بەڵێ بە تەنیا باڵیۆزی ئاشتی ئەگەر بێت و ئەم باڵیۆزی ئاشتی متمانەی بتوانە و تانستەکانی خۆی هەبێت لە هەمان کاتاوەکو بەڕێستان وتان سەپۆرتێکی هەبێت، دەتوانێت لە ڕێگەی تیمێکەوە زۆر کار بکات کە ڕەنگە حکوومەت نەیپەرژێتە سەر ئەو کارانە لە کاری ڕێکخراوەیی و کاری خۆبەخشی و کاری ڕووناکبیری و کاری فەرهەنگی و تەنانەت پرۆژەی بچووکی ئابووری و ئەگەر ئەمانە سەپۆرت هەبێت دەتوانێت جێگەی خۆی پێگەی خۆی بگرێت. بۆ چوون و سەرنجەکانی ئەوەکو باڵوێزی ئاشتی تاکوێ تاکەی گوێلەگیراو دەبێت. ئەوە دەمێنێتە سەر ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان تا چەند سەپۆرت و تا چەند گوێگر دەبن لە ڕاز و نیازی ئەم باڵیۆزی ئاشتیە. ئێمە ئێستا حاڵی حازر چاوەڕوانی لایەنە پەیوەندیدارەکانین کە بۆ ساڵی 2025 کە ئێستا ئێمە لە سەرەتای ساڵی 2025 چاومان لەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان هەر لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمان، ڕیاسەی جمهوری و وەزارەتە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی بواری مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. من لێرەشەوە سوپاسی لقی کوردستانی ڕێکخراوی مافی مرۆڤی ئەمریکی دەکەم کە ئەوانیش بە هەمان شێوە پێشوازێکی گەرمیان لێ کردین و داوەتیان کردین بۆ ئۆفیسەکەی خۆیان لە شاری سلێمانی. ڕێکخراوی مافی مرۆڤی ئەمریکی کە ئێستا تازە لقیان لە هەرێمی کوردستان کردوتەوە، ئەوانیش بە راپۆرتێکی تێر و تەسەل سەرجەم ئەم بابەتیان بەرز کردوتەوە بۆ واشنتۆن و چاوەڕێی وەڵامی ئەوانیشین. کاک عادل ئەو لایەنانەی کە ناوت بردن دەبێت چی بکرێت بۆ
ئەوەی باڵێزی ئاشتی ئەم ڕۆڵۆک و خۆی بگێڕێت دەبێت ئەوان چی بکەن ئەو ئیلتیزامەی کە لەسەر شانی ئەوانە کولایانی حکومی و حیزبی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چییە؟ پێش هەمووشت پاراستنی مافەکانی مرۆڤ کە ئەمیش دیسانەوە بابەتێکی زۆر زۆر گەورە و گرنگ و پانتایەکی بەرفراوان لە ژیانی هەموو مرۆڤایەتیدا هەیە. باڵیۆزی ئاشتی لەگەڵ ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی مناڵان، هەروەها ژنان، هەروەها کاری مرۆڤی و خێرخوازی، کاری خۆبەخشی، هەموو ئەم سێکتەرانە مەجای ئەوەی تێدایە کە ئێمە وەکو باڵیۆزی ئاشتی کاری تێدا بکەین و هەماهەنگی بکەین. بەڵام وەکو فەرمووتان سەبارەت بە لایەنە پەیوەندیدارەکان و ئەرک و مەهامی ئەوان یان ئەرک و واجیباتی ئەوان لەم بوارە ڕاستیدا ئەوان ئەرکی سەپۆرتیان لەسەرە. ئەگەر ئەوان بتوانن سەپۆرتەکە بکەن، سەپۆرتەکە لە بواری مادی و معنەوی بەڕاستی، چونکە تەنها مادی ئەساس نییە، بوارە معنەویەکەش. بۆ نمونە من دوای گەڕانەوەم ئێستا ڕاستەوخۆ مەوعید وایە 13 گەشتێکم دەبێت بۆ بریتانیا، خۆشبەختانە لەوێ کۆمەڵی مەواعید وەرگیراون لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بریتانیا، هەروەها سەردانی چەند لایەنێکی فەرمی لە شاری لەندەن، هەروەها داوەتنامێکمان بۆ هاتووە لە ملتەقای شەباب لە تونس کە ڕۆژی 24 مانگ دەبێت لە تونس بین بۆ بەشداریکردن لە کۆنگرەی لاوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم ئینجازاتانە، ئەم دەستکەوتانە، ئەم داوەتنامانە کە دوای ئەوەی کە ئێمە وەکو باڵیۆزی ئاشتی دەست بەکار بووین هاتوون، دەکرێت هەمویان بکرێتە دەستکەوت و ئینجاز بۆ گەلی کورد، بۆ نیشتمانەکەمان، بۆ وڵاتەکەمان. کار و چالاکەکانی ئێوە سنووردار دەبێت تایبەتە بە ناوخۆی هەرێم یاخۆ دەتوان لە سەرکۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت دەرەوەیش کار و چالاکیتانە بێت. لە ڕاستیدا ئێمە کە لەوێ دەستنیشان کراین کی ناسنامێکی فەرمیمان بۆ کراوە، بڕوانامەی فەرمیمان بۆ کراوە لەلایەن ناوەندی ئاشتی جیهانیەوە و لە دوای کۆنگرەکەش بەندە وەکو تاکە نوێنەری کورد بەشداربووی کۆنگرەی ئاشتی جیهانی لە شاری قاهیرە داوەت کراین بۆ ناوەندی ئاشتی جیهانی لە شاری قاهیرە لەلایەن سەرۆکی کۆنگرەکەوە ئوستاز محەممەد شعلان، ڕاستەوخۆ لەلایەن کەسی خۆیەوە پێشوازی گەرم کراین و ڕێککەوتین لەسەر کۆمەڵێک پرۆژەکە لە عێراق ئەنجام بدرێ و بەندە تەنها نوێنەرایەتی هەرێمی کوردستان ناکەم، بەڵکو بەپێی ئەو نازناوە فەرمیە و بەپێی ئەو ناسنامە کە بۆمان کراوە باڵیۆزی ئاشتین لە هەموو عێراق، واتە هەرێمی کوردستان و عێراق، بەڵام دەتوانین لە دەرەوەی عێراق بۆ بەشداری کۆنگرە پەیوەندیدارەکانی ئەم بابەتە بەشداری بکەین و نمونەی ئەوەی کە ئێستا داوەتنامەمان بۆ هاتووە بۆ تونس. پێشوازی دامەزراوەکانی عێراق لە سەرۆکایەتی کۆمار، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنەکانی دیکە چۆن بوو بۆ باڵیۆزی ئاشتی لە دوای وەرگرتنی ئەم ناسناوە؟ زۆر سپاس بۆ پرسیارە. لە ڕاستیە هەستم پێ کرد کە ئەوەی کە وڵات نەبێ و دەوڵەتی نەبێ و ئاڵای لە ڕیزی ئەو وڵاتانە نەبێ کە ئێمە لەوێ لە قاهیرە بینیمان، باشە بەداخەوە بێدەوڵەتی و بێنازێکی زۆر زۆرمان پێ دیار بوو. کارەکەشی ئەوە بوو کە ئێمە وەکو کورد دەوڵەت نین. ئەمە جێگەی نیگەرانێکی قوڵ بوو بۆ من، چونکە تاکە کورد بووم کە ئاڵاکەی خۆمم لەوێ نەبینی، بەڵام لەگەڵەوەشە ئاڵای کوردستان و جلوبەرگی کوردیم پۆشی و ئاڵای کوردستانمان کردە ملمان و ئاڵای کوردستانمان پێشکەشی سەرۆکی ناوەندی ئاشتی جیهانی لەوێ کردووە بەجلی کوردیەوە. من بڕوانامە و ناسنامەی باڵیۆزی ئاشتیم وەرگرت لە بەڕێز ئوستاز محەممەد شعلان، هەم سەرۆکی کۆنگرەکە بوو و لە هەمان کاتدا ڕئیسی مەرکەزی سەلامی عالەمیش بوو. بۆیە توانم بڵێم ئەوانەی کە لەوێ لە ئەنجامی ئەو کۆنگرە و ئەو نیقاش و گفتوگۆ زۆرانەی کە لەوێ کردمان خەڵکێکی زۆرمان ناسی، پەیوەندیمان لەگەڵ ژمارەیەک لە باڵیۆزانی ئاشتی وڵاتانی تریش دروست کردووە. ڕاوبۆچوونی ئەوان چۆن بوو لەسەر بابەتی هەموو ئەو نەهامەتی و قوربانیانی کە بە درێژای مێژوو بە سەرگەلی ئێمەدا هاتووە؟ ڕوویەک بوو لە ئاستمۆحیەوەدا بوو بۆ کوردێک کاتێک بەشدار بوون؟ ئەگەر ئەو پرسیارەت کە کرد بوو وەڵامەکە تاواکەم و ڕاستەخۆ وەڵامی ئەم پرسیارەش دەدەمەوە لەگەڵ ئەوانەی کە ئێمە لەوێ هەمان ناسناومان وەرگرت لەوێ، ئەوان کە گەڕاونەتەوە وڵاتەکانی خۆیان بە حکمی ئەوەی کە ئەوان دەوڵەتن و وڵاتن و ئاڵایان هەبوو، هەر یەک لەو باڵیۆزانێکە بۆ نمونە وڵاتانی ئیمارات و قەتەر و بەحرین و وڵاتانی خەلیج و سعودیە و ئوردون و وڵاتانی دیکەش، ڕاستی ئەوان کە گەڕاونەتەوە لە ناو مەتارەوە بە پرۆتۆکۆل پێشوازیان لێکراوە براون لە شوێن و مەکانەت و مەقامی عالیا پێشوازیان لێکراوە و گەڕاونەتەوە مەهامەکەی خۆیانیان توانیەوە پیادە بکەن و سەپۆرت کراون لەلایەن ڕیاساتی خۆیانەوە. بەڵام بەداخەوە ئێمە ئەوەمان نەکنەبینی بگرە هەست ئەەکەم هێشتا ئەم چەمکە ئەم نازناوە لای ئێمە هێشتا بە پێی پێویست ئاشنا نین پێی
بۆیە ڕەنگە ئەمە بێتە سەرەتایە حاکم بەشێکی پەیوەندی بەوە نییە کە ئەم نازناوە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک خەڵک بەدەستێناوە یاخود وەلی گرتووە بەڵام لە ئاست گەورەی و گرنگی ئەم نازناوەدا کاری نەکردووە کارێکە ڕەنگە قسەکەم ڕووی لە بەڕێزت نەبێ وەکو تێدەگەم ینی بێ ئەهمیێت سیرکرێت لە ڕاستیدا وایە ئەوەی کە ئەو نازناوە وەردەگرێ و ناتوانێت پیادەی بکات بەڕاستی باشترن وەری نەگرێت چونکە ئەمە من وەکو عەرزم کردن و بە بینەرانیشم ڕاگەیان ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە ئەخلاقیە لە یەک کاتدا و ئەرکە واجبە تەنها نازناو نییە لە یەک کاتە من وەکو کوردێ شانازی پێوە دەکەم لە هەمان کاتە هەستەکەم ئەرکی سەرشانم لە ڕووی ئەخلاقی و ڕووی سیاسی و لە ڕووی نیشتیمانی و نەتەوەییەوە ئەرکێکی قورسە بۆیە من تەنها بۆ نەڕۆشتوم کە نازناوەکە وەربگرم بۆیە ڕۆشتوم لە هەمان کاتدا پیادەی ئەو ئەرکە نیشتیمانی و ئەخلاقی و نەتەوەییش بکەم کە ئێستا لە سەرشانمەوەکو باڵیۆزی ئاشتی بێمە سەر ئەوەی کە هەڵوێستی ئەوان کە پرسیارت کرد باش لەوێ لە ڕاستی عەرەبەکان بە عەرەبەکانی عێراقیشەوە زۆر فاهیم و زۆر تێگەشتوونین یان فەهمێکی ئەو تۆیان نەبوو بۆ نەهامەتیەکانی گەلەکەی من بۆیە من لە وتارێکی ڕسمی کە لە ناو کۆنگرەکە وەکو تاکە کورد وتارێکم پێشکەش کرد بە زمانێکی عەرەبی ڕوون و ڕەوان لە وتارەکەما من زۆر بە وردی باسی نەهامەتیەکانی گەلەکەی خۆمم بۆ تەواوی ئەندامانی کۆنگرەکە کرد تیایدا ئاماژەم بە کارەساتەکانی سەرمیلەتەکەی خۆم و جینۆسایدەکانی ئەنفال و ئەنفالی بەرزانیەکان و فەیلەکان و ئەنفالی گەرمیان و کیمیابارانکردنی هەڵەبجە و بالیسان و بادینان و سێوچێنان و هەموو ناوچەکانی کوردستان کە ڕوبەڕووی جینۆساید بووینەتەوە لە سەردەستی ڕژێم لە ساڵانی هەشتاکان ئەگەر چی کاتێ من ئەموت لە سەردەستی ڕژێمی عێراقی لە ساڵانی هەشتاکانە هەموو عەرەبەکان لەوە بێگومان بوون کە لە ساڵانی هەشتاکانە لە سەردەستی سەرکردەیەکی عەرەبی ئێمە ڕوبەڕووی جینۆساید بووینەتەوە بۆ ئێمە چۆن بڵێ زۆر بە قورسی وەرگیرا لەلایەن هەندێک لە شۆڤێنیستە عەرەبەکان بە تایبەتیش عێراقیەکان هەتا لە یەکێک لە گفتوگۆکانمدا لەگەڵێکە لە ئەندامانی کۆنگرە کە عێراقی بوو بەڵام لە دەرەوەی وڵاتدا دەنیشت باشە ئەو پێی وا بوو من نابێ بڵێم پێش سقوط یان دوای سقوط واتە پێش ڕوخانیا دوای ڕوخانتی کاکە نابێ وا بڵێ مەڵێ پێش سقوط و دوای سقوط بڵێ پێش داگیرکردن و احتیلالیان دوای احتیلال یعنی ئەو ئێستاش پێی وایە کە عێراق احتیلال کراوە نەک ڕزگار کراوە خۆتەزانی ئەمریکیەکان هاتن عێراقیان ڕزگار کرد بۆ ئێمە بەڵام ئەو پێی وایە عێراق ڕزگار نەکراوە عێراق احتیلال کراوە ئەو پێی ناخۆش بوو کە من وتم دوای سقوطی سەدام ئەو پێی وا بوو کە ئەبێ بڵێ دوای احتیلالی ئەمریکی بۆ عێراق بۆیە تۆ کارکردن لەگەڵ ئەم جۆرە بیرکردنەوە شۆڤیەنیانە کە خاوەنی ئەجێندایەکی ناسیۆنالیستی عەرەبین ڕەنگە زۆر قورس بێ بۆیە بەگشتی ئەتوانم ئەوە بڵێم کە عەرەبەکان و هەتا ئەوروپیەکانیش ئاگایان لە نەهامەتیەکانی گەلی کورد نەبوو بە پێی پێویست بۆیە ماندوو بووم لەگەڵەوەی کە هەمویان دانەدانە تێگەین بۆیە لەو تارەکەمە بە لە دوای وتارەکە کە کورد ڕوبەڕووی جینۆساید بووەتەوە لە سەردەستی ڕژێمی عێراق کاردانەوەی بەشداربووانی کۆنگرەکە چی بوو لەسەر ئەو وتاریکە پێشکەشت کرد بە تایبەتیەوە کە پەیوەندی بە جینۆساید و ئەنفال و کیمیابارانی گەلی کوردەوە هەبوو لەبەر ئەوەی کۆنگرەکە کۆنگرەی ئاشتی بوو و دەبوو هەموو سێکتەرەکان و هەموو تەوەرەکانی کۆنگرەکە بە ئاشتی بڕوا بۆیە سەدای نەشازم لە نێو کۆنگرەکە نەبینی بەڵام دوای وتارەکەم کە دابەزیم و چوومە ناویان لە ڕێستەکانە معارض هەبوو بۆ ئەو قسەیەم وەکو عەرزم کرد یەکێک لەوانە ئەوە بوو ئەوان پیانوا بوو کە ئەسڵان هەر پیانوا بوو کورد جینۆساید نەکراوە کۆمەڵی متەمەڕید و کۆمەڵێک مخەڕب بوون بەڵام من ڕوونم کردەوەتم ئەوەی کە ئێوە پێڵێن مخەڕب لای ئێمە محەڕڕ بوون محەڕیر بوون و بەو باتایی کە ئەوانە ئازادکەر بوون بۆ ئێمە بەبەستیان پێشمەرگە بووتم ئێمە لە سەردەستی هێزی پێشمەرگەی کوردستان و بە هەمانگی نێودەوڵەتی حاکم هەرچەندە ڕزگار بووین پرسیارە تۆزێک دوورە لە تەوری بەرنامەکە نەگەشتنی ئەمێنەیە وەکو خۆی بە وڵاتانی عەرەبی و بە بەشداربووانی کۆنگرەکە تا چەند پەیوەندی بە کەمتەرخەمی نوێنەرایەتی ئێمە هەبووە لە وڵاتانە لە ڕاستیدا من نامەوێت لایەت بکەم کە لە ماوەی بەڕێوەچوونی کۆنگرەکە لە شاری قاهیرە سەردانی یەک نوێنەرایەتی حکوومەتی هەرێم یەک نوێنەرایەتی کورد هەبوو نەک بڵێم حکوومەتی هەرێم یەک نوێنەرایەتی کوردی هەبوو لەوێ کە نوێنەرایەتیەکی نیشتمانی کوردستان بوو لە شاری قاهیرە سەردانی ئەوێم کرد من نامەوێ ئەمە بخەمە سەر نوێنەرایەتی ئەگەر ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نوێنەرایەتی لە میسر نەبێ باشە نامەوێ ئەو ئەرکە بچۆنیاڵم ئەو گلەیە بخەمە سەر نوێنەرایەتیەکانمان بەڵام ئەتوانم بڵێم وەکو میلەت کەم تەرخەم بووین لە گەیاندنی ئەو نەهامەتیانە ڕەنگە تاکوتەرا هەوڵی دڵسۆزانە درابێ مەسئول هەبێ لە ئاستی خۆی لە ڕووی دڵسۆزیەوە
ئەو ئەرکەی بینی بێت یا من وەکو تاکێک چوم ئەو ئەرکەم بینیوە بەڵام هێشتا نەک لەسەر ئاسی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستە جیهانیەکەش هێشتا ئێمە مقەسیرین کەم تەرخەمین جینۆسایدی گەلی کورد لە زۆربەی زۆری وڵاتان تا ئێستا ئەو جینۆسایدیان کە بەسەر میلەتی کووردا هاتووە بە جینۆساید نەناسیێنراوە کەواتە گەیاندنی وێنە و دەنگ و ڕەنگی کورد بەشێکی گرنگ دەبێت لە کار و چالاکیەکانی باڵۆزی ئاشتی لە داهاتووە بە دڵنیاییەوە بەو حکومەی کە ئێستا لە یەک کاتەکە من ئەم ئەرکەم لە ئەستۆیە لە هەمان کاتە بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانم و شانازیشەوە لە ماوەی کابینەی نوێم دەتوانیمە ئەم ئەرکەم بە باشترین شێواز جێبەجێ بکەم و بۆ ماوەیەکی زۆری سکرتێری دەستەی جینۆساید بووم لە وەزارەت و لە هەمان کاتدا خۆشم وەکو گەرمیانیەکە کەسوکارم ئەنفالکراوە کەسوکارم جینۆساید کراوە بە دڵنیاییەوە لە بەرنامە و ئەجێندای خۆما هەیە کە بەردەوام کار لەسەر ئەم بابەتە بکەم و یەکێکیش بووم لەوانەی کەوا لە کۆنگرەی IAGS لە شاری بەرشەلۆنەی ئیسپانیا بەشدار بووم و ئەندامی کۆنگرەی IAGS بووم و وەکو چالاکوانێکی بواری جینۆسایدیش درێغیم نەکردووە و بەردەوامیش کارم لەسەر کەسی جینۆسایدی میلەتەکەم کردووە و باڵیۆزی ئاشتیش دیسان دەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە من بتوانم ئەم کەیسە زیاتر کاری لەسەر بکەم بە گەرانتی دڵسۆزان و ڕێکخراوەکانی بۆ ئەوەی وەرگرتنی ئەم پۆستە تەواو جیاواز بێ لە هەموو ئەو نازناوانی کە پێشتر وەرگیراوە و بە جۆرە لە جۆرەکان ڕخنەی لەسەر بووە کاک عادلی مەلاساڵات چۆن ئەم هاوکێشەیە هاوسنگ دەکاتەوە خۆشبەختانە بە حکمی ئەو پەیوەندیە تۆڕێکی پەیوەندی بەرفراوانم هەیە لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش و ئەلحەمدولیلا توانیومە تا ڕادێکی باش ئەو پەیوەندیانە ئیسیسمار بکەمەوە توانیومە ئێستا بەرنامە و ئەجەندام هەیە بۆ ئەوی کە ئەم نازناوە ئیسیسمار بکەم تەوزیف بکەم بۆ ئەوی کە بتوانم ئەو ئەرک و مەهامەی کە لەسەر باڵیۆزی ئاشتیە بەو شێوەی کە خۆم پلانم بۆ داناوە بەرەو پێشی ببەم بەڵام وەکو عەرزم کردی ئەمە بەتەنها کەس ناکرێ پێویستی بە تیمە پێویستی بە هەماهەنگیە پێویستی بە سەپۆرتی لایەنی فەرمیە و من ئێستا چاوەڕوانی لایەنە فەرمیەکانم بۆی بزانم تا چەند هەماهەنگ دەبن ئەگەر چیمێن توانستی خۆم هیمەتی خۆم ئەگەر چی عەرە بەڵێ بأرجل عارية ولكن بهمم عالية ڕەنگە پێمان پەتی بێ بەڵام هیمەتمان بەرزە بە هیمەمی عالی واتە بە هیمەتی بەرز بەبێ سەپۆرتیش من پیادەی ئەرکە ئەخلاقی و نیشتمانێکی خۆم دەکەم بەڵام بە دڵنیاییەوە لەگەڵ سەپۆرتا دەتوانم پێرفێکت بم بەڵام بەبێ سەپۆرتیش من کۆڵ نادەم کەواتە یەکەم کاری باڵۆزی ئاشتی چی دەبێت؟ یەکەم کاری ئێمە ئێستا حاڵی حاضر هەوڵدانە بۆ ئەوەی کە تیمێک دروست بکەین و لایەنە فەرمیە پەیوەندیدارەکان بەم بوارە لە دەرگایان بدەین مەهامەکەی خۆمانیان پێ ئاشنا بکەین ئاشنایان بکەین بۆ مەهامەی کە ئێمە هەمانە و بە ئەرک و واجیباتی ئێمە و سەپۆرتکردنی ئەوان وەستاوین لەسەر ئەوەی کە ئەوان تا چەند ئیستیجابیان بۆ ئەم بابەتە دەبێت لە حاڵەتی ئیستیجابە ئێمە ئەتوانین ئەم ئەرکە بە باشترین شێوە جێبەجێ بکەین بە شانازیشەوە کە ئەمە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی مرۆییە لە هەمان کاتە شانازیشە بۆ من کە وەکو کورد تاکە کورد لە کۆنگرەی ئاشتی جیهانی ئەم نازناوە وەرگرتووە و ئومێدیشەکەم بتوانم ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان بەدەست بێنم بۆی بتوانم ئەرکەکەم تیایدا سەرکەوتوو بم وەرگرتنی ئەم نازناوە بۆ ماوەی چەند دێگە کاک عادل ئەوەی کە ئێستا ئێمە ڕاستپێراوین بۆ 2025 بۆ یەک ساڵە بۆ یەک ساڵە بڵێ لە دوای ئەم یەک ساڵە هەم دووبارە کۆنگرە دەکرێتەوە کۆنگرە دەکرێتەوە بەڵێ کۆنگرە دەکرێتەوە جا دەمێنێتە سەرەوەی کە کۆنگرەی داهاتووی ئاشتی لە قاهیرە دەبێیان لە شوێنێکی تر دەبێ و نازانم چۆن دەبێت با ئێمە پێشوەخت هیچ قسەیەک لەسەر بابەتە نەکەین بەڵام دەمێنێتە سەرەوەشی کە تا چەند توانیوێتی مەهامەکەی پیادە بکات پەیڕەوی ئەو ئەرک و ئەجەندایی کە ئەگەر باڵێزی ئاشتی مەهام و ڕوئیا و بیرکردنەوەکانی خۆی وەکوی کە کۆنگرەکە دایناوە پیادەی نەکات تووشی ئیجراعاتی یاسایی کارگێڕی مادی دەبێت بەو پێی کە ئێمە لەناو کۆنگرەکە تێگەشتین لە مەهامەکانی باڵیۆزی ئاشتی ڕەنگە ئەوە ڕێگر بێت لەوەی کە جارێکی تر ئەو نازناوە وەربگریتەوە نەک عقوبە هەبێ ڕەنگە ئەوە ڕێگری سەرەکی بێت ئەگەر نەتوانیت ئەو نازناوە پیادە بکەیت ئەرکەکان و مەهام واجیباتەکانی نەتوانی پیادە بکەیت ڕێگر دەبێت لەوەی جارێکی تر ئەو نازناوەت پێ ببەخشرێتەوە وەک دوایین پرسیار ڕاشکاوانە پێم بڵێیت وەرگرتنی ئەم نازناوە لە ماوەی ڕابردوودا ئەوەندەی دەستکەوتێکی مادی بووە یان دەستکەوتێکی معنەوی کامیان بووە بۆ من یا بۆ خەڵک بۆ خەڵک والله من نامەوێت لەسەر خەڵک قسە بکەم کاک ئەرسەلان بەڵام لە بەڵام حتمەن ئاگاداری کار و چالەکەکان ئاگام لێیە ڕەنگە عنی ڕەنگە با بڵێم ڕەنگە بەبێ ناوهێنان و لا على التحديد ڕەنگە خەڵکانێک کە نازناویان وەرگرت بێت بزنسیان پێوە کرد بێت تجارەتیان پێوە کرد بێت بەڵام من چاوەڕێ ئەوە نیم لەسەر ئەم نازناوە هیچ هاوکارێکی مادی لە هیچ لایەنێک وەربگرم بچتی هەلێرە ڕەتیەکەمەوە
بەڵام ئامادەم پرۆژە جێبەجێ بکەم پرۆژەش بە مادە جێبەجێ دەکرێت بەڵام من تیمم هەبوو من خۆم تەداخلی و بابەتە ناکەم لایەنی داراییم سەر بەخۆ دەبێ تیمم دەبێ بەشی داراییم دەبێ بەشی ژمێریاریم دەبێ ڕەنگە ئەو کاتە بتوانم سەر بە خۆیانە مامەڵە بکەم و دوور لە مادە چونکە بەڕاستی مادە وای لێ هاتووە لای تاکی ڕۆژهەڵات و بەگشتیانی مادە وەکو ڤایرۆسێک هەموو بابەتەکان و هەموو سێکتەرەکان خراپ دەکات بۆیە هەتا دووربی لە مادە ڕەنگە سەرکەوتوتر بین. زۆر سپاس بۆ بەڕێز حاکم عادل مەلا ساڵح باڵێزی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس بۆ ئەم دیدارە هیوای سەرکەوتن بۆ دەخواست. سپاس بۆ جەنابیش سپاس بۆ بەداداچوونەکانی جەنابەت و کە مهتەم بوون بەم بابەتە کە بابەتێکی گرنگی ئینسانیە کە بابەتێکی گرنگ بوو کە ڕووماڵی هەفتەتان بۆ ئەم بابەتە تەرخان کرد جێگەی ستایش و قەدر و پێزانین. دووبارە بەخێر بێت و بە هیوای سەرکەوتن. سپاس بۆ بینەرانی ڕووماڵی هەفتەش. زۆر سپاس. بەڕێزان تا بەرنامە و دیدارێکی دیکە خواتان لەگەڵ.